بەپێی لێکدانەوەی شارەزایانی وزە گەیشتنی نرخی نەوت بە $130 ئابووری جیهان تووشی قەیرانێکی کوشندە دەکات و دەبێتە هۆی هەڵاوسانی بێپێشینە و پەککەوتنی گەشەی وڵاتان کە دوجار چەندین دەرەنجامی کارەساتباری لەسەر ئابووری و بازاڕی جیهان دەبێت. نرخی نەوت پێش دەستپێکی جەنگی سەر ئێران لە ئاستێکی نزمدا بوو، بەڵام دوای دەستپێکردنی جەنگ و فراوانبوونی بۆ وڵاتانی ناوچەکەدا و هەروەها داخستنی گەروی هورمز نرخی نەوت بۆ سەر و $100 بەرز بووەوە و هێشتا مەترسیەکانی بەرزبوونەوەی بەرۆکی بازاڕەکانی جیهانی بەرنەداوە و لەگەڵەوەشدا لێکەوتەکانی بە وڵاتانی جیهاندا بڵاو بووتەوە. بەپێی خوێندنەوەی شارەزای بواری نەوت و وزە، بازاڕەکانی جیهان تەنیا تا سەقفی $130 بەرگەی بەرزبوونەوەی نرخی نەوت دەگرن. تێپەڕاندنی ئەو سنوورە دەبێتە هۆی بەرزبوونەوەی تێچووی پیشەسازی، زیادبوونی بێکاری و دوجار سستیەکی گشتگیر لە ئابووری جیهاندا کە ئەوەش لێکەوتەی مەترسیداری دەبێت. شارەزایانی بواری نەوت و بازاڕەکان جەخت دەکەنەوە کە نیشانەکانی ئەم دۆخە لە ئێستاوە دەرکەوتون. بە جۆرێک بانکی فیدراڵی ئەمریکا و بانکەکانی ئەوروپا هەنگاوەکانی کەمکردنەوەی سوودیان ڕاگرتووە، بەڵام کێشەی سەرەکی ئێستا تەنیا کێشەی بەرهەمهێنان نییە، بەڵکو مەترسیەکانی سەر ڕێڕەوە ئاویەکان بە تایبەت گەروی هورمز گواستنەوەی نەوتیان پەک خستووە و ئەوەش وەک مەترسیەکی جددی بۆ سەر نرخی نەوت دەبینرێت. بەهۆی بەرزبوونەوەی نرخی نەوت، ئۆپیک پڵەس هەفتەی ڕابردوو بڕیاریدا بە زیادکردنی بەرهەمهێنان، بەڵام زۆرینەی ئابووریناسان و شارەزایانی بواری بازاڕی نەوت پێیان وایە زیادکردنی بەرهەم ناتوانێت ئەو کورتێنانە گەورەیە پڕ بکاتەوە کە لە بازاڕەکاندا دروست بووە، چونکە کورتێنان زۆر زیاترە لەو بڕێی کە ئۆپیک پڵەس زیادی دەکات. لە بەرامبەر ئەم ئاڵنگاریانەدا وڵاتانی کەندا و پەنیان بۆ جێگرەوەی استراتیژی بردووە، لەوانە فراوانکردنی هێڵەبۆریەکان وەک پرۆژەی گواستنەوەی نەوتی بەسڕە بۆ عەقەبە و پاشان بۆ دەریای سپی ناوەڕاست، لەگەڵ بەهێزکردنی گواستنەوەی وشکانی و هێڵی ئاسن بۆ دەربازبوون لە گەروە مەترسیدارەکان. بەڵام ئەم ڕێکارانەش لە دوورمەودادا کاریگەریان دەبێت، نەک لە ئایندەیەکی نزیکدا. لەلایەکی دیکەوە شارەزایان ئاماژە بە مەترسیەکی تەکنیکی دەکەن، داخرانی ڕێڕەوەکان و ڕاگررتنی بیرەنەوتەکانە بۆ ماوەیەکی درێژ کە دەبێتە هۆی تێکچوونی ژێرخانی کێڵگە کۆنەکان و کەمبوونەوەی توانای بەرهەمهێنان.